هەڵا تەمان شتێکە لەوە بە هیچ شێوەیەکەوە قبوڵ ناکرێ ئەم هەموو خەڵکێکە ئێستا ئیشی تیاکا و ژیانیان لەم شوێنە بەسەرە بەن و ماڵ منداڵی پێ بەخێوەکە نەما ئەکرێت دەست کۆمەڵەکە و سود و ئیسفادەکەی بۆ کۆمەڵێکە بێ هەروەکو هیچەکانی کەش ئەمە زەرجێکی گەورە دروست دەکات ناو خەڵکە لەوانەیە خۆپیشاندان و ناڕزایەکی گەورەی لێ بکەوێتەوە ئەم شتانە کە حکوومەتێکا بێ حسابێکیش بۆ خەڵک بکا پێشەوەی کە پلانێکی وای هەبێت کە ئەمانە چی لێگا ئەم هەموو خەڵکە چی لێگا کە لێرە ئیشەکەن دوای لەوانەیە مەسەن دایانێن و ئیشی بە 100,000 200,000 بەنە بیانە ژیان بەوە بچێ بەڕێوە ناچێت لەبەرەوە بۆ هیچ شێوێ قبوڵ ناکرێت هیوادارم بە بڕیارەکانە بچنەوە ئەوە ناچێتە جێبەجێکردنەوە کۆمپانیاکە بەکەیکی خۆی پارە لێوە ناگرێ یعنی هیچ دامودەزیاکی حکومی نامێنێ وەکو ئەوی بۆ بکە هەمێ بە کۆمپانیا بەرگرانی نابێ زیاتری ژەبێ وان نییە ئەوەیە مشکلەکە بەڕەوەڵاگە جاری وای لێ بکە جاری و خەڵکە پاشە کشێپیەکە یعنی ئەوەی کە نەخۆش بێ کە فەقیر بێ معنای وایە ئەو ئیشەی بۆ ناکرد ئەو عیلاجانەی بۆ ناکرد ئیشی حکوومەتە ئیشی بەشەرێت نییە ئەزانی چی حکومەت هەوڵەیە دەرامەت بۆ کۆمپانیەکان پیاکە تێگەی کاکە براجان وڵا لە بەرژەوەندی خەڵکی و تعدایەکە لە خەڵکەکە لە بەرژەوەندی سەرمایەدارەکان و دەوڵەمەندەکان ئەوە تەبعاً ئەبێ گرانترە بێ یا بە پێی نرخەکانە گۆڕێوە نییە کەی هاوڵاتی بێ هاوڵاتیش خۆی بە ئارەزوی خۆی بێڕم بێ ئەگەر حکومە سەرپەرشتی نەکا لەو کاتە وایە تر چزانم وەڵا خراپە تەبعاً هەموو کەرتێکی تایبەت بارگرانی بۆ میلەت وانە میلەت بە شتی حکومی بێ باشترە لەوەی کە حکومەت سەرپەرشتی نەکات و هاوڵاتی بە ئارەزوی خۆی بێ نرخەکانە گۆڕێت وانە گرانیەکات و بۆ مۆزەفەکان بۆ مامۆستا تەبعاً گرانە